پاش 12 ساڵ مانەوەی لە پۆستی سەرۆکی هەرێم و بڕیاری نادروستی ڕیفراندۆم لەم کاتە نەگونجاوەدا فشارە نێوخۆیی و نێودوڵەتیەکان بەوە سێنانی مەسعود بارزانی لە پۆستی سەرۆکی هەرێم گەیشتوونەتە لووتکە، بەڵام هێشتا بارزانی ئامادەی بۆ دەستبەرداربوون لە پۆستەکەی نیشان نەداوە. لە ساڵی 2013دا و 2 ڕۆژ بەر لەوەی ماوەی ئەو 2 ساڵە کۆتایی بێت کە لەلایەن فراکسیۆنەکانی پارتی وێکێتیەوە لە پەرلەمانی کوردستان با ڕێکارێکی نایاسایی بە بارزانی درێژ کرابوویەوە، ئەنجومەنی شورای هەرێمیش لە ڕۆژی 7 یابی 2015دا بڕیاریدا با درێژکردنەوەی ویلایەتی مەسعود بارزانی وەکو سەرۆکی هەرێم. پاش 2 ساڵی دیکە لەو وادەیەش با ڕێکەوتنێکی دیکەی نێوان فراکسیۆنەکانی پارتی وێکێتی و چەند فراکسیۆنێکی دیکە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی هەرێم و پەرلەمانی کوردستان کە بڕیار بوو لە چەند ڕۆژی داهاتوودا بەڕێوە بچن بۆ 8 مانگی دیکە دواخران. پۆستی سەرۆکایەتی هەرێم کە بە سەرچاوەی سەرهەڵدانی قەیرانە سیاسیەکانی هەرێمی کوردستان دادەنرێ دووبەرێکی خستووەتە نێولانە سیاسیەکان و وای کرد سەرجەم دامەزراوە شەرعیەکانی دیکە یان لە کار بکەون یان بە تەواوی بکەونە دەستی پارتی و بە حیزبی بکرێن. پاش ڕووداوەکانی 16 ئەم مانگە و دوای ئەوەی نیوەی خاکی باشووری کوردستان کەوتەوە دەستی بەغدا بۆ هەمولایەک ڕوون بۆوە، بڕیاری ڕیفراندۆم لەم کاتەدا کە بارزانی سەرکردایەتی دەکرد بڕیارێکی نادروست بووە و دەستکەوتی دایان ساڵی کوردی بەبادا. ئێستا پۆستی سەرۆکی هەرێم زیاتر لە هەموو کاتێک لەبەر نەشتەری ڕەخنەدایە و داوای هەڵوەشانەوەی دەکرێت. بەو پێی جگەلەوەی سەرچاوی کێشەکانە و تاکڕەوەیەکی گەورەی لە بڕیاردانی هەرێمدا دروست کردووە، لە هەمان کاتدا پێویستبوونی نەماوە و دەبێت دەسەڵاتەکانی بەسەر دامەزراوەکانی پارلەمان و حکوومەت و ئەنجومەنی دادوەریدا دابەش بکرێن. هەرچەندە بڕیار بوو پەرلەمانی کوردستان کۆبێتەوە و دەنگۆی ئەوەش هەبوو پرسی دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم تاوتوێ بکات، بەڵام کۆبوونەوەکە بۆ دووەم جار بۆ کاتێکی نادیار دواخرا. بەپێی هەندێک سەرچاوە بارزانی پاش 12 ساڵ سەرۆکایەتی و بڕیاری نادروستی ڕیفراندۆم هێشتا ئامادەی بۆ واسێنان لەو پۆستە پیشان نەداوە کە تا ئێستا بە نایاسایی تێیدا ماوەتەوە. یەکێتی و پارتیش لەسەر دابەشکردنی دەسەڵاتەکانی بەسەر حکوومەت و پەرلەمان و دەسەڵاتی دادوەریدا ناکۆکن. ئەوەی جێگەی سەرنجە بارزانی کە بانگەشەی ئەوەی دەکرد خۆی وەکو پێشمەرگەیەک ڕێگری لە هەر مەترسیەک بۆ سەر کەرکووک دەکا، لە دوای ڕووداوەکانی 16 مانگەوە تەنها یەک جار دەرکەوتووە، ئەویش لە پرسەی جێگری پێشووی سەرۆکی حزبەکەیدا. چەند سەرچاوەیەک باس لەوە دەکەن دەنگۆکانی ڕۆژانی ڕابردوو کە باس لە دابەشکردنی دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بەسەر دامەزراوەکانی دیکەدا دەکەن بۆ فریودانی خەڵک و تێپەڕاندنی ئەو فشارەیە کە لەسەر بارزانی دروست بووە. پاش ڕووداوە نەخوازراوەکانی دوای 16 مانگیش کاتیەوە هاتووە گۆڕانکاری ڕێشەی لە سیستەمی حکومڕانی هەرێم بکرێت و دامەزراوە شەرعیەکانی حکوومەت و پەرلەمان و دادوەری ڕۆڵی ڕاستەقینەی خۆیان پێ بدرێت و لە دەستی تاکڕەوی و گەندەڵی ڕزگار بکرێن. دوای ئەو هەموو شکستەی دووهێزی سەرەکی هەرێم بەسەر خەڵک و خاک و سیاست و ئابووری باشووری کوردستانیان داهێنا، پێویستە هێزە نیشتیمانیەکانی دیکە هەوڵی جددی بۆ گۆڕانکاری هەنووکەیی لە سەرجەمکایەکانی ژیان لە هەرێمی کوردستان بدەن و چێتر ڕێگە نەدرێ قومار بە چارەنووسی ئەم میلەتەوە بکرێت.